دەستخۆشی بۆ برایانی ئاسایش وەکەزانن بەم دوایانە دەوڵەتی داگیرکەری تورک هێرشەکانی زیاتر و بەفراوان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێزدار کاک مەسرور بەرزانی ئێمە بەو نەفەسەوە قسەیەکەین کە پێشینان لەو بارەوە فەرمویانە برا لە پشت برابێ مەگەر قەزا لە لای خوا بێ لە دوای هاتنی دەسەڵاتدارانی حکوومەتی تورکیا بۆ هەرێمی کوردستان و عێراق و هەڕەشەی هێرشکردنە سەریان بۆ سەر هەرێم و شەنگال داوا لە بەڕێستانەکەین کە لە لووتکەی دەسەڵاتی هەرێمی کوردستاندان و تاکە هێزن بتوانن چاکسازی ئەگەر بتانەوێ ئەنجامی بدەن بۆ ئەوەی بارودۆخی هەرێمی کوردستان باشکەن هیوادارین کە وەڵامێکی کوردانە و مرۆڤ دۆستانە بدەنەوە بە حکوومەتی تورکیا کە خاکی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و دابینکردنی ئاسایش و ئارامی هەرێم لە ڕیزی کارنامەی چاکسازیەکەتاندایە خاڵێکی بەهێز و سەرەکی ئەو چاکسازیە و کارنامەی چاکسازیەکەتان بێت ئەو کاتە ئێمەی هاوڵاتیش خوێن و ئێسقانی ئێوەین و قەڵغانی ئەو چاکسازیە بین شکست و لاوازبوونی هەر هێزێکی کوردی لەلایەن حکوومەتی تورکیاوە دوجار لە ناوبردنی هەموو لایەکمانە. دەستخۆشی بۆ برایانی ئاسایش